خۆشەویستی بەس بۆ یەک ڕۆژ نییە و بەس بۆ ڕەگەزی بەرامبەریش نییە. خۆشەویستی لە هەموو کاتێ زۆر پێویستە، بۆ هەموو کەسێکیش پێویستە، شەرت نییە ئیلا بۆ ڕەگەزی بەرامبەر بێت. خۆشترین بەرنامەیە لۆ داک و بابم ئەوە کە زۆر لە من خۆشەویستن. بەنسبەت داک و بابم بچەک لە من دوورن، ئەمن لە کوردستانیمە، ئەوان 150 کیلومتر لە من دوورن، ڕێزیان دەگرم حتا ژیانم مایە. ئینشاءڵڵا هەر خۆشمەندەوەی ئەوانەی یەکەمن دایکم، دووەم بابم، ئەوەش کە لەناو دڵمە ئەوە جوایزە. دایکتە، بابتە، خۆشەویستی خۆتە، خێزانتە، مناڵتە، دەبێتی شەشێوی تەقدیم کرد. پێم وایە خۆشەویستی زۆر لەوە گەورەترە کە تو لە یەک ڕۆژ بچوشکەیەوە یان شتێکی تەقلیدی بکەیت کە تۆ پێ دوا بێ. خۆشەویستی واتە ڤاڵەنتاین. خۆشەویستی ئەوەیە هەموو ڕۆژێ خۆشەویستی بە خەڵک بدەین. خۆشەویستی ئەوە نییە تۆ چاردەی دوو کە ڤاڵەنتاینە ڕۆژێکی تەقلیدیە بیکەیە ڕۆژی خۆشەویستی و هەموو خەڵکیش پێوە سەرقال بکەین. نا، خۆشەویستی زۆر لەو گەورەترە. خۆشەویستی ئەوەیە ئەوە دڕازبی، دڵت ڕازبی تاوە، ئەوە خۆشەویستیە.